بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵایەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم کۆمەڵێک بەرگۆ بابەتی جیاواز و جۆرا و جۆرمان بۆ ئامادەکردن بەو هیوایی کە سوود لە پرۆگرامی ئەمڕۆمان ببینن. خۆشەویستان هەروەک هەمیشە وەکو ڕۆژانی تر چەند بەرگۆ بابەتێکی جیاوازمان هەیە دواتر لەسەر هەریەکەیان بۆتانە دوێن و ئاماژە پێ دەدەین کە بەرگۆ بابەتەکانمان چی لەگەڵەوە شاتەوەرێکی سەرەکیمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین. کا پەیوەندیدارە بە هەر یەک لە ئێمەوە ئەویش باز لە بەکارهێنان یا بڵێ دیزایانی ناوماڵ و بەکارهێنانی ڕەنگەکان و تێکەڵکردنی ڕەنگەکانە و بەکارهێنان یا دانانی کەلوپەلەکانی ناوماڵە بە شێوەیەکی گونجاو بە شێوەیە کە بڵێ ئارامی بدات بە دەرونی کەسەکان و ئەندامانی ماڵەکان نەک تەنها لە نێو ماڵەکاندا بەڵکو لە فەرمانگەکانیش بە هەمان شێوە لە نەخۆشخانەکانیش بە هەمان شێوە نەخۆشخانە کاتێکە ئەو کەسانی کە زیاتر ڕوودەکەنە نەخۆشخانەکان زیاتر نەخۆشن یاخودەوەتا پێویستیان بە چارەسەر هەیە. ئایا ئەو ڕەنگانی کە لە نێو نەخۆشخانەکانیان لە ڕووی دەرەوەی نەخۆشخانە یان ئەو کەلوپەلانەی کە بەکار هاتوو لە نێو نەخۆشخانەکاندا چی کاریگەریەکی هەیە لەسەر دەرونی ئەو کەسانەی کە ڕوودەکەنە نەخۆشخانەکان بوونی سەوزایی لە نێو نەخۆشخانە لە نێو فەرمانگەکان لە نێو ماڵەکاندا تا چەند کاریگەری هەیە لەسەر لایەنی دەرونی مرۆڤ. ئەمڕۆ دیزاینەرێک لەگەڵ ئێمە دامیوان دەبێت بە وردی گفتوگۆی زیاتری بابەتەکە دەکەین و زانیاری زیاتری لێ وەردەگرین. ئەمە تەوەری سەرەکی بوو. اینجا بەڵگەی یەکەمی پرۆگرامەکە دەچینە لای ڕێنمایی تەندروستی کە هەر جار و باس لە گرفتێکی تەندروستی دەکات و باس لە هۆکار و نیشانە و چارەسەرەکانیشی دەکات، بەڵام لەم بڕگەیەماندا باس لە چارەسەری سروشتی دەکەین. با بەیەکۆ بینەری ئەو بڕگەیە بین و دواترە گەڕێین وڵاتان. ساڵتان لێ بە عزیزان، من ناوم زان ئەحمەد قادرە، پسپۆڕم لە بواری چارەسەری فیزیای وەرزش بۆ هیوای کە بتوانین لەم تەوەرانەیە زۆرترین زانیاری و ئەزمون بن بە ئێوەی ئازیز و ئێوە بتوان لە ڕێی ئەم جۆر ڕێنمایانەوە تەندروستی خۆتان باش ڕابگرن و هەوڵ بدەن زۆرترین سوود لەم جۆرە بەرنامەوە گرن کە ئامانج لێی تەندروستکردنی تۆی تاکە لە کۆمەلگادا. ئازیزانم، ئێمە ئەمڕۆ لە بڕگەی یەکەمە ئەمانەیەتیش بخەینە سەر بابەتێکی زۆر هەستیار و زۆر گرنگ. ئەو کەسانی کە ئەم کێشەیان هەیە باش دەزان کە ئەمە بابەتێکی زۆر هەستیارە. باس لە پچڕانی بەسەری ئەژنۆ دەکەین. دیارە ئەژنۆی مرۆڤ 4 بەسەری هەیە، 2 بەسەر لە تەنیشتەوە و بەسەری 2 بەسەری هەیە کە بەسەری سەلیبی پێڵێن، بەسەری پێش و دووە. ئەو کەسەی کە ئەم بەسەری پچڕاوە باش ئەزانێت کە ئەمە زۆر گرنگە بۆ مرۆڤ ئەم بەسەرە و ئەمەی چێکلەوە بەسەرانەی کە زوربەی جارەکان ئەوترێ لە سایانەوەی حاڵەتەکان ئەم بەسەرە ئەبچڕێت کە زۆر جار لە ڕێی پێکانی ناو وەرزش یا لە ڕێی کەوتن یا لە ڕێی هەر جۆرە زەبرێکی دەرێکی ئەم بەسەرە ئەبچڕێت. ئەو کەسانی کە ئەم بەسەریان ئەبچڕێت پێویستە زانیاری زۆریان لابێت و هەندێک جار پێویستیان بە نەشتەرگەری ئەبێت. ئێمە ئەم ڕۆپشانی ئەدەین چۆن مرۆڤ بتوانێت بە نزیکراوەی خۆی بزانێت کە ئەم بەسەری کێشەی بۆ دروست بووە. دیارە ئەمە ئیشی پسپۆڕێکە، بەڵام ئێمە تیشکی ئەخینە سەر ئەوەی چۆن پسپۆڕێک ئەتوانێت لە ڕێی دەستی خۆیەوە لە ڕێی هەندێک پشکنینەوە بتوانێت بە نزیکراوی بزانێت ئایا ئەم بەسەرە بچڕاوە یان نەبچڕاوە. دیارە بۆ دڵنیابوونی زیاتر بە ئامێری MRI دەتوانرێت باشتر شیکاری بکرێت و باشتر هەڵبسەنگێنێت ئایا بچڕاوە یان نەبچڕاوە. بەڵام ئێمە ئەمڕۆ چەند ڕێنمایەکتان ئەینێ چۆن خۆتان بیرۆکەیەکتان لا دروست بە ئایا بچڕاوە یان نەبچڕاوە. بەڵام ئێمە لە هەموو حاڵەتێکە ڕێنمای ئەوتانەکەی بچین بۆ لای پزیشک و پسپۆڕی تایبەت بەو بارە. ئەمە قاچە ڕاستە. لێرەیە ئەم ئەژنۆیە بە 4 بەسەر تۆڵی وەرەگرێت، دانێکیان بەسەری ناوە واتە لە تەنیشتەوە، دووەمیان بەسەری دەرەوە. ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەو بەسەری ئەوەی کە پێڵێن بەسەری سەلیبی بەسەری پێش و دواوە کە شێوازی زەربیەکیان هەیە لە ناو ئەژنۆیە. ئەم دوو بەسەرە زۆر گرنگن بۆ تۆنڕاگرتنی ئەژنۆ. ئەو کەسانی کە بەسەری پێشیان ئەبچڕێت کێشەکان لەوەیە کە دەرچوونی ئێسکی خوارەوە لەژێر ئێسکی سەرەوەیە زیاتر لە مەودای فیزیایی خۆی ئەبێت، واتە کە ئەیجوڵێنن ئەبین و شوێنی هەر جوڵەیە بکەیت زیاتر ئەم ئێسکەی خوارەوە لەژێر سەرەوە ئەچێ بۆ پێشەوە کە ئەمەش لەگەڵ کاتە ئەبێتە هۆی ئەوەی کە چینی کڕکڕاگەی ئەم جملەیە کێشەی بۆ دروست بێت و دەکرێت ئەمە بێتە هۆی ئەوەی کە پێشتر ئەم کەسە تووشی سەوفان و داخرانی ئەو چینە کڕکڕاگەی بێت کە ئەژنۆکەیە هەیە. بۆیە ئێستا ئێمە پیشانی ئەدەین چۆن ئەکرێت پسپۆڕێک ئەم بەسەرە بپشکنێت و هەڵی سەنگێنە ئایا بچڕاو یان نەبچڕاوە.
ئەو کەسانەی تووشی پچڕانی بەسەری پێشووی ئەژنۆ ئەبن چەند نیشانەیەک ئەتوانن بە خۆیانە ببینن کە ئەمە ئەبێ وایان لێ بکار ڕامانێکیان لا دروست کات وازداریکردن بێن لەو کاتەیە واتە پشووی بەنێو و لە نزیکترین کاتا بچن بۆ لای پسپۆڕێک. لە نیشانەکانی پچڕانی بەسەری پێشووی ئەژنۆ ئەوەیە کە یەکەم جوڵەیەکی زۆر ئەکەیتە ئەژنۆکەوە بە تایبەتی جوڵەی ئێسکی خوارەوە لەژێر ئێسکی سەرەوە بەرەو پێشەوە جوڵەیەکی زۆری تێکەیە دیار ئەمەوەکو پسپۆڕێک ئەتوانین لەڕێی ئەمەوە بیپشکنین و بۆما دەرکەیە ئایا ئەو مەودای جوڵەی کە لە هەیە فیزیاییە یان لە فیزیایی لایەک وەکو خودی خۆی ئەو کەسە ئازار و ئاوسایی و سووربوونەوەیکی زۆر لە ئەژنۆیان ڕوئەدا زۆر جار خوێن تێزان لە ناو ئەو جمگەیان ڕوئەدات و ئەو کەسە پێمان ئەڵێ ناتوانم باش بینوشتێنمە چکە ئازارێکی قوڵ دروستە بێت و ناشتوانێت تاوەڕێکی کاتەوە ئەمە لەم نیشانانن کە ئەگەری چڕانی ئەو بەسەرەمان لە زیاتر ئەکا و ئەم کەسە بێ چێ بۆ لای پسپۆڕێک. ئەو کەسانی کە بەسەری پێشووی ئەژنۆیان چڕاوە دوو ڕێگایان لە بەردەمدایە یا ئەوتا نەشتەرگەری ئەکرێت یان ئەو کەسە نەشتەرگەری بۆ ناکرێت دیارە ئەو پسپۆڕی لەو بارەیە ئەتوانێت بڕیاربات کامیان باشترین ڕێگایە دیارە لێرەدا ڕەچاوی تەمەن ئەکرێ ڕەچای ئەوە کرێ ئەم کەسە چەند چالاکە ئایا وەرزش ئەکا لە چ تەمەنێکایە ئێمە بەگشتی باسی ئەوەکەین ئەو کەسانی کە بەسەری پێشیان ئەبچڕێت پێویستەکە ماسوولەکانی قاچیان بەهێزکەنەوە و بە تایبەتی بەشی دواوەی ماسوولەکەی ڕان باسی ئێرە ئەەکەین ئەمانە ماسوولەکانی هامسترنگیان پێوترێ ئەمە زۆر پستان لەسەر جونگەکە کەمە کاتەوە بەهێزکردنەوەی ئەم ماسوولەکەی زۆر گرنگە بۆ کەسانێکەوە بەسەریان چڕاوە دیارە لە پاڵ هەندێک وەرزش کە لە ماڵەوە ئەکرێ ئەمانە وەرزشی ئاسانن باشترین ڕێگا ئەوەیە کە لەسەر ئامێری تایبەت بەو ماسوولەکانە ئەو کەسانە لەیانەی تایبەتە بتوان ئەم ماسوولەکانە بەهێزکەنەوە ئەمە یەکێکە لەو ئامێرانەی کە یارمەتیمان ئەدا بۆ بەهێزکردنەوەی بەشی دواوەی ڕان وەک ئەیبینن ئامێرێکی پێویستە تەندروست بێ ئامێرێک بێ گونجێنرا بێ لەگەڵ جەستی ئەو کەسەیە لە باشترین حاڵەتدا ئەبێ ئەمە لەسەر کڵاوی ئەژنۆی نەبێت تۆزێ لە خوارەوە بێ ئەمە لێرەیە تونگوتۆڵیەک ئایا بە ئەژنۆی بۆی کە کێشە ڕوونەیە ئازاد دروست نەبێت و لێرەوە بەشێکی تری خوارەوەی قاچ ڕائەگرێت بەم شێوەیە تەندروستە ئەگەر لایەنەکانە بەردەست بێت ئێستا ئەتوانین ئەمە پاڵی پێوانین بۆ خوارەوە ئەمە یەکێکە لەو ئامێرانەی کە زۆر باشە بۆ بەهێزکردنەوەی ئەژنۆ دیارە لێرەدا ئەبێ ئاماژە بە شتێک بم ئەویش ئەوەیە دوو جۆر تەمرینکردن هەیە بەمە یەکێکیان ئەوەیە کە چۆن ئەیبێتەوە بۆ دواوە یەکیان ئەوەیە کە چۆن ئەگەڕێتەوە زۆر ئاماژە بۆ ئەکرێت لە توێژینەوەی کا لە وڵاتی سویسرا کرابوو ئەو کەسانی کە بەسەریان چڕاوە زۆر پێویستە بە جۆرێک تەمرین بکەن کە پێڵێن ئەکسنتریک واتە زۆر بە هێواشی بگەڕێتەوە بۆ سەرەوە ئێستا زۆر بە هێواشی هەتا هێواشتر باشتر کە ئەیبێتەوە بۆ خوارەوە تۆزێ خێراش بێ کێشە نییە بەڵام گەڕانەوەکەی ئەبێ زۆر هێواش بێ ئەمە زاراوی ئەکسنتریکی بۆ بەکاردێت ئەمە باشترین جۆری وەرزشکردنە بەو ماسوولەکەیە لەسەر ئامێریکی لەم جۆرە دیارە ئەو کێشەی کە بەکاری ئێنین بەرەبەرە ئەگونجێنرێ لەگەڵ کەیسی ئەو کەسەیە واتە سەرەتا پاش ئەوەی ئەو کەسە بە هەندێک ئامێری تایبەت قاچەکانی خۆی گەرم کرد لەسەرم ئامێرانە ئەکرێ بە کێشی کەم دەست پێکاو دواتر لەگەڵ کاتە ئەکرێ کێشەکان زیاد بکرێت. ئەمە یەکێکی دیکەیە لەو ئامێرانەی کە بۆ بەهێزکردن و تونڕاگرتنی ئەژنۆ زۆر بەسوودە دیارە ئێمە لەسەرم ئامێرە ماسوولەکانی بەشی پێشەوەی ڕنگ واتە کوادریسێپس ئەم ماسوولەکانە بەهێزەکەینەوە بەم جۆرە ئەتوانین لە ڕێی دیارە ئەمە کاتێکی زۆری ئێوایی نییە بە زووتین کات بەهێز بێتەوە بەڵام دەتوانین پاش ماوەیەک تونگوتۆڵیکی باش بۆ ئەژنۆمان بەدەست بێنین و ئەم ماسوولەکانە بەهێزکەینەوە کە زۆر گرنگن بۆ دروستکردنەوەی ئەو تونگوتۆڵیە. بەم شوێ دەیبینن ئەم ئامێرە گونجێنراوە بۆ ئەم کەسە واتە لەگەڵ درێژی قاچی و پشتیا گونجێنراوە و ئەو کێشەی کە بەکاری ئێنین ئەو کێشەی کە بەکارێنین گونجاوە لەگەڵ توانە هەنووکەی و کەسە دیارە ئێمە هەمیشە چاومە لەسەرەوەیە کێشەکە زیاد بکەین لەگەڵ کاتە واتە لەگەڵ کاتە پەرە بدەین بە بەهێزکردنەوەی ماسوولەکان و کە وای لێبێ لەگەڵ کاتا بتوانن زیاتر کێش بەرزکەنەوە. زۆر باشە بامان شێوەی ئامێرەکەی دیکە دەکرێت زۆر بە هێواشی بچێتەوە خوارەوە ئەو جۆرە وەرزشە ڕوئەیە کە پێوتە ئەکسنتریک ئەمە زۆر باشە بۆ کەسانەی کە کێشەی بەسەریان هەیە.
ئەمە یەکێکی دیکەیە لە باشین ئامێرەکانی بەهێزکردنەوەی ئەژنۆ و زۆر دەتوانێت سوود بگەێنێ بە پشت و بە حەوزیش دیارە ئەبێ ئەم ئامێرە سەرەتا بگونجێنرێ لەگەڵ درێژی قاچ و پشتی ئەو کەسەیە و ئەو کێشەی کە دیاری ئەەکەین لە سەرەتایە کەمە دواتر لەگەڵ کاتە دەکرێت زیاب بکرێت ئێستا ئەیبینین ئەم جۆرەیە ئەو کەسێک کە ئەیکات ئەبێ ڕەچای ئەوە بکات ئەژنۆ و لەگەڵ پێی لەگەڵ حەوزی لە هەمان خەتا بێت زۆر چاکە ڕەچای ئەوە بکرێت کە زۆر بە هێواشی بگەڕێتەوە دیسانۆ ئەمە زۆر بەسوودە بۆ بەستەرەکان ئەکرێت تۆزێ خێراتر پاڵی پێوە بنێ و بەڵام زۆر بە هێواشی بگەڕێتەوە تا هێواشتر بگەڕێتەوە زیاتر سوودی زیاتری پێگات. بۆ هیوایی کە سوودتان لە ڕێنمایی تەندروستی وەرگرت بێت. بابەتی دیزانی ناوماڵ و تێکەڵکردنی ڕەنگەکان و بەکارهێنانی کەلوپەلەکان و دانانی بابەتێکە کە لە ئێستادا گرنگێکی زۆری پێ دەدرێت بە تایبەتی لایەن خانمانەوە بۆ نەو ماڵەکانیان. تێکەڵکردنی ڕەنگەکان زۆر لایەن گرنگە و شێواز و دانانی کەلوپەلەکان بەلایەنەوە گرنگە ڕەنگە زۆر جار هەندێک گۆڕانکاری بەسەردادێنن کەلوپەلەکان لە شوێنێکەوە دەبەنە شوێنێکی تر گۆڕانکاری بەسەردێن ئانوێ دیزانێکی جوانتر بدەن بە نێو ماڵەکانیان. ئینجا ئێمە ئەمڕۆ باس لە دیزایانی ناوماڵ تێکەڵکردنی ڕەنگەکان و بەکارهێنانی کەلوپەلەکان دەکەین. لەگەڵ نێوماڵدا باس لە فەرمانگەکانیش دەکەین. هەڵباتە کاتێک کە ڕوو دەکەیتە فەرمانگەیەک ڕووی دەرەوەی بیناکە یان فەرمانگەکە ڕەنگێکی تیادا بەکار هاتووە یاخود چەند ڕەنگێک لە نێو فەرمانگەکانیشدا بە هەمان شێوە لە ناوە چەند ڕەنگێک بەکار هاتووە یاخود کەلوپەلەکان ئەو مێزانەی کە دەچیت بۆی کە مامەڵە بکەیت هەندێک لە مێزەکان بچووکە هەندێکیان گەورەیە هەندێکیان نزمە هەندێکیان بەرزە ئەو مێزانەی کە بەرزن ئەگەر بنمونە باسی بکەین بەڕێبەراتی هاتوچۆ بەڕێبەراتی پاسپۆرت مێزەکانیان بەرزە یاخود ئەو شوێنەی کە مامەڵەی لێ دەکەی هەر بە پێوە دەتوانانی مامەڵەکان لەگەڵ فەرمانبەری فەرمانگەکەدا بکەیت. بەڵام ئایا هەر یەک لەمانە لە تێکەڵکردنی ڕەنگەکان لەو مێزانە یاخود لەو کەلوپەلانەی کە لە فەرمانگەکانە بەکار هاتووە لە نێو ماڵەکاندا بەکار هاتووە چی کاریگەریەکی هەیە لەسەر دەرونی مرۆڤ لەسەر دەرونی فەرمانبەرەکان لەسەر دەرونی هەر کەسێک کە بینەری ئەو کەلوپەلانە ئەو ڕەنگانەیە. ئەمە بۆ نەخۆشخانەکانیش هەر بە هەماشێوە بوونی سەوزایی تا چەند گرنگە لە هەر یەک لەمانە تاکە باسمان کرد. گفتوگۆی زیاتری بابەتەکە دەکەین زانیاری زیاتر وەردەگرین لە بەنان عەبدوڕەحمان کە بەڕێزیان خوێندکاری دکتۆران لا دیزانی ناو و تەلارسازی خاتوبەیان بەنان ببوورە بەیانیت باش و بەخێراتی. بەیانی باش زۆر سپاس. خاتو بەنان پێشەوەی کە باز لە شێوازی گونجا و ڕەنگەکان و تێکەڵکردنی ڕەنگ و کەلوپەلەکان کە پێم خۆشە بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم. ئایا کۆمەڵگەی کوردی لە ڕووی دیزاینکردنەوە لە ڕووی تێکەڵکردنی ڕەنگەکانەوە لە ڕووی هەڵبژاردن و دانانی کەلوپەلەکانەوە لە چ قۆناغێکداین ئێمە ئەڵبەتە بە شێوە گشتیەکە باسەکەم ئەو کەسانی کە شارەزان یاخود ئەکادیمین لە وڵاتی خۆمانە بە حکومێەوەی ئێمە وڵاتێکی شەرقین تۆزێ اعتیمادێکی زۆر ناگرێتە سەر ئەلوان و کۆمەڵێشتی ستاندارد و یعنی شتەکان بە تاوی ڕێکخرێ لە ئەم کاتەیە بە حکومێەوەی کە قسمی ئینتیریەر و ئەوانت لە کوردستان کراوەتەوە تا حدێک باشە بەڵام یەک شتیان زۆر فەرامۆش کردو لە کوردستانە کەلتورمانە یعنی ئەوەیە ڕەن و دیکۆراتمان تەواو دابڕێنراوە لە کەلتورمان یعنی ئەو شتە تۆزێک من وەکو خۆم ئەگەر بەنمونەیەک تێمامگەنی ڕەنگە ئێستا کەلتور چۆنێ دیقەت بیە لە ماڵەکانمان باشە لە کافتریاکانە لە مۆڵەکانمانە ئەوە قەیناکە یعنی هەموو کەسێکمان لەگەڵ شتی مۆدێرنین حەز ئەەکەین بەڕاستی وڵاتەکەمان مۆدێرن بێ بەڵام ئایا کەسێکی دەرەوەی کوردستانیەتە ناو کوردستانەوە کە ئەبینێت ئایا کولتورمان ڕەنیاوەتەوە لە ناو دیکۆراتی ناو ماڵمانە تۆزێک ئەم شتە کەمە یعنی هەموو شتەکانمان بەرە و دەرەوە براوە یعنی تەقلیدە تۆزێ ئەو شتە لە کوردستانە ئێستا لەم کاتەیە باوە ئەو تەقلیدە بەڵێ تۆزێ ئەوە کەم کرێتەوە بە یعنی بەڕێی من بە حکمی ئەو خوێندنمە ئەوەی کە پێمە زۆر باش ئەبێ و چونکە هەموو ئینسانێکمان بە پێی چەند توێژینەوەیەک
لە ساعە 1970 بڵێن لە ماوەی 24 ساعتە لە ساعە 1970 لە ناو چۆمڵین لە ناوەوەیە ناوە چێگرێت ئێستا تۆ بۆ نمونە لە ماڵەکەت هاتوویتە دەرەوە لێرەژە ناو بینایی ئەڕۆیتە دائیرەیەک و لە ناو بینایی لە هەر شوێنەکە هەموو کەسێکمان لە ینی بە نیسبە وەرگیراوە لە ساعە 1970 لە ناوەیە ئەمەش تەئسیراتێکی زۆر زۆر زۆری لەسەر ئێمە هەیە بەڵام ئاها چۆن ئەڵەی کەم هەست بە شتاکەین ئەو کەواتە ئێستا ئەگەر بازە تێکەڵکردنی ڕەنگەکان بکەین هەروەکو باست کە ئێمە زیاتر تەقلیدن یاخود چاولێکەریەکە کاتێ ماڵێکە کەسێ هەنێ ڕنگ تێکەڵەکە بەلامانەوە جوانە بێ ئێمە هەمان ڕنگ تێکەڵەکەینەوە کەواتە ئێمە چۆن ڕەنگەکان جیا بکەینەوە چۆن بزانی کام ڕەنگە لەگەڵ کامە ئەگونجێ کامە بۆ کوێ و بۆ چی شتێک ئەگونجێ بەڵێ لە ناو ماڵەکانمانە ئەمێنینەوە تۆ ئەڕوویتە ماڵێکەوە بەڕاستی هەموو کەسێکمان ئەمانەوێ ئاسوودە بین لەو شوێنی کە دانیشین بەڵام ئەو ڕەنەی کە لە ماڵەکەمان بەکارهێنین یعنی تەئسیراتی هەیە لە سەرمان بۆ نمونە تۆ لە ژووری میوانەکە دانیشتی میوانێکە هەیە هەموو ژوورەکە و کردو بە قاوەی یعنی ئەوە زۆر زۆر لە کوردستان ئەو شتا بینم نازانم لە ڕەن تۆزێک معاملەیان لەگەڵ ڕەن کەمە یان چییە یان سوورێکی تەواوە هەنی ئەلوان بەکارن نا ئێستا بۆ منە تۆ لە ژووری میوان دانیشی کە میوانەکەتێت حەز ئەەکەی مرتاح بیت چییە ڕەنی سەوز بەکارهێنرێت بۆ ڕەنگی سەوز ئامەتەن ریلاکسێ ئەکات ئیسراحەت ئەیە بمێشک لە مەتبەخەکانمانە ڕەنی سوور ڕەنی پرتەقاڵی بۆچی ئەم ڕەنانە بەکار ئەهێنرێ لەبەرەوەی ڕەنی سوور و پرتەقاڵی و زەرد ئەمانە تا حەدێک وا ئەکان نەفسێتی ئینسان ئەجوڵێنە بەرەو خواردن یعنی وات لێکە برسیت ئەبێ ئەگەر دیقەتیش بێ لە زۆربەی ئەم ڕەنگانی کە ئەڵەی بەکارهێنرێ گونجاوە کە بەکار بهێنری یاخود ئەوە تا باوە کە بەکارهێنرێ نەک باوە بەعکسەوە باو نییە بەڵام گونجاوە بەڵێ گونجاوە لەلایەنی دەرونیەکەیەوە چونکە کە تۆ ئێستا گەر دیقەت بێ ئەمە ئەڵێن گونجاوە حتا لە ناو شارەکانیشمانە ئەو ڕەنانیان بەکارهێناوە بەڵام لە نەزانینە لە چ شتێکە نازانم سوور بەکارهێنراوە پرتەقاڵی بەکارهێنراوە ئەوانە وا ئەکات لە ئینسان حەز بکە بخوات وای لێ ئەکا حەز بکە زیاتر بخوات بۆیە ئەو ڕەنانە تۆزێ بەرەو مەتبەخەکان ببرێت باشترێکە بۆ لایانی دەرونیت و لە ڕەنگی لە نووسنەکانمانە یعنی ئەبینی نووسنی ئێستا لە کوردستان هەمووی سپیە تۆ ئەڕۆیت نووسن شوێنێکە ئیسراحەتی تیا بکەی شوێنەکە بەڕاستی تاویتر شوێنی ئیسراحەتی ئینسانە تۆ ئەو شوێنە چ ڕێنێک بەکاربێنرێ بۆ ئەوەی ئەم کەسە شین باشترین ڕەنە بۆ ئەوەی کە ئەم کەسە ئەخەوێت و شینەکانیش تۆزێ بەرەو تاریکی ببرێت بەرەو تاریکی ببرێت لەبەرەوەی ئەم کەسە کاخەوی بە ئیسراحەت بخەوێت ئەم ڕەنگانە هیچ جیاوازیەکی هەیە بە دیوار بێ بەمەسم بۆ یاخ بێت یاخود ئەوە تا کەلوپەلەکان هیچ فەرقێکی هەیە نافەرقێکی نییە چونکە سا هەیە ڕەنگە بەکارهێن بەڵێ هەیە ژوورەکەی سپیە بەڵام سپیەکەی وای لێ کردو لەو حاتێکی تیاداناوە قەنەفەکەی ڕەنێک داناوە گۆشەکانی پەردەکانی یەک شتیش هەیە کاتێک کە ڕەنی ژوورێک ئەکریانی من ئەو تکایام هەیە با هەمووی یەک ڕەنگ نەبێ دیوارەکە و سەقفەکە یعنی ئەڕۆیتە هەنێ شوێن و ئەوە زۆر زۆر خراپە بۆ مێشکی ئینسان یعنی وات لێکە هیلاکێ ئەکا هیلاکێکە با یەک تۆس و لەگەڵ ئەوەشە ئەگەر لەلایەنێک و سیر بکەیت ئەو ژوورە ئەگەر یەک ڕەن بێ بچووکتر دەرەکەوێت سابۆنە هەنێ ژوورمان هەیە ماڵەکەی بچووکە نازانێت چی گەورە دەر بەڵێ لەو کاتەیە با ڕەنەکانی کەم کاتەوە یعنی ڕەنە تاریکەکانی کەم کاتەوە تۆزێ ڕەنی کاڵی تێ بکات ئەو کاتە مەسافەکە گەورە دەرەکەوە هەنێ شوێنێ زۆر زۆر گەورەیە نازانێت چۆن ئەو شوێنە بچووکی کاتەوە ئەو کاتە ڕەنی تاریک بەس نەک ڕەنی تاریک هەمووی بکرێ بە یەکڕەن و ماڵاسەف یەک شتێ ئێستا لە کوردستانە گەر دیقەت بێ لە زۆربەی کافتریاکانمان بەڵێ هەمووی ڕەشەکرێ ڕەش یان ڕەساسێکی تۆخ بەڵێ ڕەساسی ڕێنێکە زۆر باشە بۆ مێشک هادی تێکاتەوە بەڵام مەعەل عیلم تەئسیراتی هەیە لەسەر گەنجەکانمان تەئسیراتی هەیە لەسەر چی یعنی تۆ گەر دیقەت بێم گەنجانەی بە تایبەتی زۆر لە کافتریاکان ئەمێنەوە لە شوێنانە ئەمێنەوە ئەوەنە ئەمێنەوە تۆ شوێنێکی قەپاتە ئەم شوێنە ڕەشە بەردەوام تیا ئەمێنیتەوە کەئی ببن کەئیب ئەم کەسانە یعنی وەکو کەسێک نییە تۆ لە شوێنێک دانیشی ئەم شوێنە کراوەیە ئەلوانی تایە مرتاحترێکی وەلەوەی لە شوێنێکی ڕەشابی و خاستن کوردستانیش فۆرسیزنی یعنی 4 فەسڵمان
حەنیحا تۆ ڕوویتە دەرەوە جاری وایە لە هاوینە دەرەجەی حرارە 45 و 46. درستە. تۆ لە ماڵێکیت لە شوێنەکەیت هەمووی تاریکە. ئەم ڕەنە تاریکە بۆ کەشێکی زۆر سارد باشە. کە تو ئەڕۆیتە دەرەوە دەرەجەی حرارە 45-46 بەڕاستی بێزار ئەبی. ئەگەر دیقەت بێ من بۆی ئەو لەو شتەش کە تەکیدیەکەم وەڵام با تەقلید نەکرێت چونکە BA ئەوروپا و BA شوێنەکانی لەگەڵ ئێمە فەرقمان هەیە. ڕاستە خۆشە یعنی قەیناکە هەر نەک هەموو شتەکانمان تیا بێت ئاساییە بەڵام نەک ئەوەی چۆڵی 100% کۆپی ئەوان بین چکە بە سەراحەتەن ئەگەر دیقەت بێ تەئسیراتی زۆری لەسەر فەردی کورت هەیە بە تایبەت گەنجەکانمان کە ئەڕۆنە ئەو شوێنە قەپاتان و کە هەمووی ڕەشە. هیچ ڕەنگێک هەیە خاتو بەران کە بۆ منە دوو ڕنگ دژی یەک بن کە نابێ بەکار بهێنرێ بەڵام ئێمە بەکارمان هێنابێ. خۆی ڕەن تەعاملکردنی چۆنە ئێستا بۆ نمونە پرتەقاڵی و زەرد باشە جوانە دووڕەنی جوانە بەڵام تۆ لە ناو ماڵا کە بەکارێنی نە چکە ئەم دووڕەنە هەردووکی تیژە بەرامبەرەکەی وای لێکات زیاد لە حەد هیلاکیەکات بەڕاستی هیلاکیەکە بۆ جلوبەرگیش هەروایە بۆ جلوبەرێک ئێستا نالە بەهارە ئاسایی زۆر ئەو ڕنگانە ئاساییەوە چونکە تۆ کاتێکە ئەتوانین بیگۆڕی بۆ سعاتێکە 2 ساعت بەڵام بۆ کەلوپەل بەس بۆ کەلوپەل ناخۆ تۆ لە هەموو ڕۆژێک نایگۆڕی بۆ نمونە ڕەنی ماڵەکەی هیوای هەیە 2 ساڵ جارێک لەوانێ ڕەنەکەی بگۆڕێ تۆ 2 ساڵ بە بەردەوامی ئەم ڕەنە لە بەرامبەرتایە ئەی بینیت تەئسیراتێکی زۆرە لەسەرەکە. ئەم ڕنگانە بۆ فەرمانگەکان بۆ نەخۆشخانەکانیش هەر هەمان شێوە هەمان شتەکە ئاماژت پێدا یاخود گۆڕانکاری بەسەرا هەیە بەپێی شوێنەکان. بەڵێ لە فەرمانگەکانمانە ئێستا ئەو شوێنانەی کە بۆ نمونە ئەڕێتە دائیرەیەکەوە بەشەکانی جیاوازە ژمێر یارمان هەیە بەڕێوە بەرمان هەیە لە شوێنە یاساییەکانیمان هەیە ئەڕوەندی ئیداری بەڵێ بەبێ ئەوانە ئەگۆڕێت بۆ نمونە تۆ ئەڕۆیتە دائیرەی وەبەرهێنان ئەو دائیرانی کە ئەبێ ئینتاج بکەن ئەو دائیرانی کە ئینتاج ئەکەن ئەبێت بە تایبەت بەڕێوەبەری ئەو شوێنە ئەلوانەکانی وابێ ڕیلاکس بێت بۆ لەبەروی نیسبەی ئینتاج زیاد ئەبێت. بەڵێ چونکە تۆ دائانیشیت هەر کەسێک لە ئێمە کاتێککە ڕۆژانە ئیش ئەکەین ئەگەر بە مێشکێکی ئاسوودەوە ئیش بکەین باشتر ئیشەکەمانەکەین وەک لەوێ بە بێزاری و بەڕاستی لە وڵاتی خۆشمان فەرمانبەر تەبەقەیەکی زیاد لە حەد هیلاکە بەڕاستی ئەمە لەلایەکە ها کۆمەڵێ مەشاکلی موچە و ئەوانیان هەیە کێشەی هەنێکەیە لە ماڵ و کێشەی هەیە بێزارە ئەڕواتە فەرمانگەکەی لە فەرمانگەکەشی بیئەیەکی ناخۆشی هەیەکە کە یعنی ئەمەش ئینسانە هیلاک ئەبێ کە ئەمە هیلاکە یەت ڕەتفعلێکی خراپیشی بۆ هاوڵاتیەکە ئەبێ و مع العلم نفس باش خاتو بەنان بەپێی ئەو زانیاریانەی لای تۆ بێ ئەو ڕنگانی کە لە نێو فەرمانگەکانە بەکارهێنێ یاخو نەخۆشخانەکان هیچ بۆچوونێک ڕاوێژە بە کەسانی پسپۆریۆک و ئێوە کراوە یاخودەوە تا نەخێر هەڕەمەکی کراوە نەخێر هەڕەمەکی کراوە من وەکو خۆم لە یەکێک لە فەرمانگەکانی هەڵەبجە بڵێ کاتێک سوتا بوو وەکو خۆ بەخشیش ڕۆشتمە پێشەوە بۆیان بە حکمی ئەوەی هیلاکن وەکو هاوکاریەک بتوانم هەر کەسێکمان بە پێی توانای خۆمان لەوانە شتێکی بەسیتیش بێ وەکو ئێمە بۆ ئێمە بە هاوکاریەک بۆ خۆش بێ بۆ مرتاح بین و بۆ بەرامبەرەکەشمان هاوکاریەک بێ بەڕاستی داوام کرد بۆی کە هاوکاریان بکەم مع الأسف یعنی منیان نرد بە لای کارگێڕێکیانەوە بە ئەو قبوڵی بزانە بە دڵێتی یان بە دڵی نییە یعنی تۆزی ئەو شتە لە وڵاتی ئێمە ناکرێ بەڕاستی ئەها کۆمەڵە عنسوریەت و کۆمەڵە شت بەکار بێنرێ ئەڕوویتە دائیرەیەکەوە ژمێریارێکی لێ تو ئەم ژمێریارە بەردەوام حساب ئەکات بەردەوام حساب ئەکات مێشکی هیلاکە ئایا تۆ ئەتوانم وەکوونەیەکێکی تر هەڵسوکەوتی لەگەڵکەم فەرمانبەرێکی تر نەخێر ئەمە لەو شوێنە دانیشتووە ئەبێ ڕەنی ژووری ئەم فەرمانبەرە شین بکرێت بۆچی لەبەر ئەوەی شین هادیئە بە مشکی ئینسان و ئەم فەرمانبەرش زیاد لە حەد تەرکیز ئەکا تۆ لە شوێنێک دانیشتووە بەردەوام تەرکیسی لەسەر شتێکە هەمووی سپی بێژوورەکەی زۆر ئەو شتابینم لە لای خۆمان هەمووی سپیە ئەمە تەئسیری هیلاکێکە ینی سپی تۆ دیقەت بێ لە لەوانەیە هەنێ وڵات ئەڵێن سجن و ئەوانش وەکو تەعزیبێک بەکارهێنرێ تۆ بەردەوام چاوی لەسەر ئەم سپیەیە تەرکیزی کەمە بێتەوە کاتی ئەم ڕەنەشینەی بۆکەی ئەم کەسە هادیئترێکە تۆزێک ئەتوانێت زیاتر تەرکیز کاتە سەر ئیشەکەی
یان ژووری یاساییەک یاسای عامەتەن لە ناو مەشاکلان تۆ چی ئەەکەی تۆ ئەمە ڕاستە کەسێکی یاساییە ئەمیش وەکو تۆ ئینسانە وەکولۆتی لەسرە ئایا ناکرێت لە ژوورێک داینین ئەنواعی بۆ تێکەڵ بکەین ئەبێ لە ژوورێک بێ ژوورەکەی گوڵیتیا بێت لە ژوورێک بێ ژووری ئەم یاساییە ئەلوانەکەی ڕساسیەکی تۆخنا ئەوە نەبێت کە ئیبیکە ڕساسیەکی هادی تۆزی چۆمڵی سۆفت بێ ڕساسیەکی وای بۆ بکرێت لەبەرەوەی باشە خاتوبان بۆی کافرەی هەریەک لە بابەتەکان بکەوین لە بابەتی لایتینگ بابەتی ڕووناکی بابەتی گڵۆب کە ئێستا لەنەو هاوڵاتیانە بە زمانە سادەکە زیاتر لە گڵۆپی زەرد سپی پیازی بەکارهێنن هەریەک لەمانە لە چ کاتێکا گونجاو بەکار بهێنرێت و چۆنیش بەکار بێت بەڵێ گڵۆپەکان بەڵێ یعنی من پێش هەموو شتێک ئەمە وەکو تکایەک لە خەڵکی کوردستانی ئەەکەم دوورکەونەوە لە گڵۆپی سپی بەڵێ بۆچی کە ئەڵی دوورکەوەرەوە لە گڵۆپی سپی بە تایبەت لە ناو ماڵەکانمان بە تایبەت نائێرەسپی وێنەکانم کرد کە ئەڕوات بەڵێ ئێستا ئەو بۆن منە ئەو وێنانەمان هەیە بەڵێ گڵۆپی سپی نیسبەی میلاتۆنین هۆرمۆنێکە کە بەرپرسە لە خەو لە ئینسانە هۆرمۆنی میلاتۆنین کەم ئەکاتەوە لە جسمە گڵۆپی سپی بەڵێ یعنی ئەگەر دیقەت بێ ئێستا لە کوردستانە خەو زۆر کەمە بەڕاستی خەو کەمە مناڵێکی بچووکە هەمووی کەم خەوە 3 ساڵە 4 ساڵە لە مناڵەکەم ناخەوێ ناخەوێت طبعاً تۆ بلا جکتۆرێکە لەسەر سەری داناوە ئەم مناڵە ناخەوێ ینی هەمومان پێویستمان بۆە ئەو ڕەنگە سپیان ئەو گڵۆپە سپی کە باسێکی بۆ هیچ شوێنێک گونجاونیە بەکار بهێنرێت بۆ درێسین ڕوم ژووری خۆگۆڕین یعنی ئەو شوێنانی مەیکە ئەپی لێکرێنە ئاساییە چونکە بۆ زیاتر پێویستی بەڵایتینێکی زۆرە شتەکانی خۆی دەرکەوێت بەڵام لە ژوو شوێنەکانی تران نەخێر حتا ئەگەر ئێمە کە گڵۆپ ئەکڕین لەسەر پاکەتی گڵۆپەکەمان کێڵڤنی پێ ئەڵێن حرفێکی کەیە دانراوە بۆ نمونە 2000 2500 3000 4000 ئەوە ڕەنگی ئەو گڵۆپەمان بۆ دیاری ئەکات ئێمە ئەبێ بیگۆڕین یعنی ئێستا بۆ نمونە تۆ ژووری نووسنەکەت ئەبێ ئەو کێڵڤنی کە نووسراوە 2700 بێت 2200 بۆ 2700 بۆچی چونکە نیسبەی زەردیەکەی زیاترە وا ئەکات هۆرمۆنی میلاتۆنین زیاتر لە جسما دەربیە و زیاتر زووتر خەولیەکەوێ هەر لە ژوورێک دانیشە تۆ گڵۆپێکی سپی هەڵکە گڵۆپەکە بکوژێنەرەوە گڵۆپێکی زەرد داگیرسێنە یان مۆمێک داگیرسێنە یان ژوورەکە و تاریک بێ زووتر خەولیەکەوێ بۆچی ئەمە لەبەر ئەوەی و ئەمەش کاریگەریەکانی لەسەر چاویش درستە؟ بەڵێ ئەوە ماعدا ئەوە حتا لەسەر تەندروستی لەسەر چاو بەپێی توێژینەوەی کە کراوە حتان بۆ نسبەی سەرەتانی ئێمە لە وڵاتی ئێمە گەردی قەت بین زۆرە نەخۆشی شێرپەنجە لە وڵاتی ئێمە زۆرە بەڵام ئێمە بۆ نموناڵن ئەمە معلبات ئەخوا ئەوە چی ئەخوات هەر شتێک بەشی خۆی بەڵێ هەر شتێک بەشی خۆی بەری ئەکەوێت کەم خەوی عنی ئینسان تێکەشکێنێ وای لێ هاتووە سەبەبی ڕئیسی کە لە ناو ماڵەکانە کەم خەوی هەبێت گڵۆپە سپیەکانە لە مەطبەخەکانمانە لە نووسنەکانمانە لە میوانەکانمانە ئەبێ ئەو تۆنی گڵۆپانە فەرقی هەبێت بۆچی چونکە تۆ خانمێک خواردن دروستەکە تۆنەکەی فەرقی هەبێت یعنی هەرمە بەستت لە زەرد و سپی و پیازێکەیە بەڵێ ئەبێ فەرقی هەبێت بۆچی خانمێک خواردن دروست ئەکات خۆ ناکرێ من نەفسی تۆنی گڵۆپی نووسنەکەی بۆ دانێم خەو بیباتەوە ئەبێ وای لێ بکەی ئەکتیڤیتی زیاتر بێت درستە ئەمە لە مەطبەخەکانمان تقریباً 4000 کێڵڤنەکان کە نووسراوە لەسەر پاکەتەکان مەحل ئەسەف لە وڵاتی خۆمان تۆزێ ئەو شتە اعتیماد ناکەنە سەری و بەکار ناهێنرێ ئەوە بخوێننەوە بە پێی ژوورەکانت ئەو گڵۆپە بکڕە کێڵڤنەکەی با 4000 بێ بۆ مەطبەخەکەت بەکاری بێنە بۆ میوانەکەت 4500 بێت بۆ 5000 بێ کێشەمان بەڵێ بەڵام هەتا بۆ نووسن و ئەو شوێنانی کە ئەتەوێ مرتاح بیتایە با کێڵڤنی گڵۆپەکان کەمتر بێت و حتا لە فەرمانگەکانیشە ئەوە هەیە کاتێک کە تۆ
ئەمە خاتوبەنە ڕەنگە زیاتر بۆ کاتێک بێت کە بۆ نمونە شەو بێت کە ڕەنگی گوڵۆپ و ڕووناکیەکە بە تەواوی دیار بێت بەڵام ئەی بۆ ڕۆژکە هەندێک ماڵ هەیە کە هەر کوردەواری خۆماڵە ڕۆقیبلەیە خۆری تێکەوە ڕووناکیی زۆری تێکەوە هەندێک ماڵیش هەیە کە نسرمە کەمتر ڕووناکی تێکەوە بەپی ئەو ماڵانە بە پێ ڕووی ماڵەکان هیچ گۆڕانکاریە بەسەر لایتن و ڕووناکیەکەیەت گوڵۆپەکانی نەخێر چونکە تۆ ئەگەر شەو بێت و ڕۆژ بێت تۆ لە نەفسی شوێندانیشی نەفسی لایتین بۆیت ئەو ماڵی کار و قبلەیە کار ڕووناکێکی زیاتر بێت طبعاً پێویستی بەکارە بە گڵۆپ نییە بەڵام هەر نەیکاتەوە ئەو ماڵی کە پێویستی پێێتی هەر نەفسی شەوەکە ینی پێویستی بە شتەکانە چونکە خۆ لە ڕۆژ ئەگەر ئەچێتە نووسنەکەی ئەخەوێت نفسی لایتینیە لە مادبخ نفسی شتی ئەوێت ناتە ئەسیرێکی وایە باشە ئێستا ئەگەر بینە سەر کەلوپەلەکان ئەو کەلوپەلانە لە ماڵەکانەوە دەست پێ بکەین و بە تایبەت لە مەتبەخەوە هەندێک لەو کەلوپەلانی کە بەکارهێنێ هەڵبەت ئێستا لە کارگەکانە دروستکردنی کەوانتر ڕەنگە قیاسێکی ستانداردی هەبێ بەڵام لە دانانی کەلوپەلەکانی ترە بۆ نمونە فڕن هەندێک کەس لە ژێر تەباخەکە دایانێ هەندێک کەس لە تەنیشتی سەلاجەوە دایانێ ینی مەبەستم بەرزی و نزمێکێتی ئەمە چی کاریگەریەکی هەیە لەسەر کابانەکە بڵێ لە ماڵە بەڵێ کابان زۆرترین ئیش لە ناو ماڵە حرەکەت کابان ئەیکات و زۆرترین یعنی حرەکەتکردنیشی لە ناو مەطبەخەکانمانە لە قانونێکمان هەیە ترنگڵە سێگۆشەیە سێشت زۆ بەکارەهێنرێت سنی قاپشتنەکە و تەباخەکە و سەلاجەکەمان بە فەرگرەکە ئەو سیانە زۆرترین بەکارهێنانی هەیە لە ناو مەطبەخەکانمانە ئەبێت بە طریقەیەک دانرێت بە شێوەی دانرێت مسەلەس بێت مسەلەس بێ بۆچی یعنی ئەم ئافرەتە لێرەیە ناچێتە ئەوێ ناڕاتە ئەوێ ڕێکلەوەیەتە ئێرەوە ئەمە سنەکەیەتی یان تەباخەکەیەتی یەتە ئەوێ ئاسانکاریە بووی ئاسانکاریەکە بۆ حیاتی ئەو ئافرەتە و شتێکی تریش لە وڵاتی خۆمان بەرزونزمی کەوانتەرەکانمانە شتەکانمانە بەڕاستی ئەوە گەردیقەت بێ ئافرەتی ئێمە زۆربەی زۆری ئەوانەی خاصەتەن کە خاتونی ماڵەوەن دوای چەند ساڵێک ئەڵێ پشتم ئێشێت دەسم ئێشێت بۆچی تو ئەمە بەردەوام حرەکەتی غەڵەت بە جسمیەکات ئەم سنا باوەڕێکی ئافرەتی وایە بە سعات لە بەردەم سنێکە ئاواسێت ئەمە تەسیری لەسەری هەیە ناکرێ عنی جێگەی خۆشحاڵێستەوەکو جاران نەماوە ئێمە لە دەرەوە شت بهێنین لە ناو کوردستانە دروست دەکرێن یعنی قەیچەکە تۆ ماڵێک بە بەردەوامی خاتونێک بەکاری ئەهێنێ و شوێنە زیاترین کات ئەو بەکاری هێنێ با بە پێی توڵی ئەو کەسە یعنی ئەتیمات بکرێتە سەری سە خاتونی وا هەیە توڵی 190ەیە هەیە 150ە باشە ئەم دوو کەسە یعنی نفسی بەرزایی بۆ بەکارهێنرێ بەرزاییە چونکە کارگەکانە قیاسێکی ستانداردیان هەیە و بەکاری هێنن دروستیەکەن آخر ڕاستە ستانداردەکە تۆ بەکارێنی بەڵام تۆ ئەمە بۆ ناوماڵی خۆتە ینی ئەمە نییە بڵێ بەردەوام ئەم کراوە تا ئێستا ئەو کەسە لەسەر تەڵەبی خۆی داوای کات و بڵێ بۆ نمونە من باڵام بەرزە بابەرزتر بن ئەگەر هەش بێت دەگمەنە نا ئەوە چونکە بەڕاستی ئەڕۆیتە من هەر خۆم ڕۆشتمە یەکێک لە معمەلەکانەوە ئەو کەوانتر و ئاە دروست دەکەن وتم ئەوەم ئەوێت وتی نا من دروستی ناکەم من مهندسی خۆمم هەیە آخر ڕاستە تۆ مهندسی خۆتە هەیە یعنی شتێک هەیە ئەندازیارەکان لە وڵاتی خۆمانە جیانەکراونەتەوە ئەڵێن مهندیسە تەلارسازی ئیشی خۆی هەیە ئێستا لە وڵاتی خۆمان دیزاینی ناوەوە یعنی بە خۆشحاڵیەوە کراوەتەوە ئەمە ئەکرێ زیاتر ببرێتە ئەو شوێنانە لەبەرو زیاتر لە شتەکان تیاگات وەک لەوەی تر نامە عەلەسەف ئەو شتە زۆر کەمە لە وڵاتی خۆمان بەس هیوادارم چونکە خاتونێک ئەوەسێ لە بەردەم سنێکە یعنی خۆ تۆ ناکرێ هەیە ئاوا دەستیەگرێ هەیە ئاوا دەستێک نابێکە ئەوە نابێ ینی کاتی ئەم کەسە ئەگرێ ئەبێ ڕێک ئەمە بە گۆشەی شەست بێتە خوارەوە ئێرە بەڵێ بۆچی لە بەروی بە مرتاحی ئیشەکانی خۆی بکات زۆر نزم بێ ڕەنگە خۆی بچەمێنێت زۆر بەرز بێ قۆڵی بەرزگاتەوە بەڵێ ئەو شتە باشە ئەگەر باز لە فەرمانگەکانکەین ئەو مێزانەی کە بەکارێنێ هەنێ لە مێزەکان بچووکە هەنێکی گەورەیانێکی نزمە هەنێکی بەرزە ئەویان چی کاریگەریەکی هەیە هەم بۆ فەرمانبەرەکە خۆی و بۆ ئەو هاوڵاتیش کاچە مامەڵەیەکە کات لەوێ بەڵێ لە وڵاتی خۆمان حتا منەوە پرۆژێکیشم حازر کردو لەسەر ئەو بۆ ئەنجمەنی وەزیران بەڵێ تۆ ئەڕۆیتە فەرمانگەیەکەوە
فەرمانبەرێک دانیشتووە مێزێکی بۆ دانراوە باوەڕێکی ڕۆشتومەتە فەرمانگەی واوە 2 مەتر پانیەکەی بووە مەتر و نیو یعنی زۆرە ئاخر پێویستی پێنیەم فەرمانبەرە بەڕاستی هەم فەزایەکی زیاتری گرتووە هەم ئەم فەرمانبەرە هاتو چۆکردنی زەحمەتە ئەمە لەلایەک و لەلایەکی ترەوە بۆ نەفسێتی فەرمانبەرەکە یعنی من حتا خۆم ریسێرچێکم لەسەر ئەوە کردووە نزیکەی 30 فەرمانبەرم وەرگرتە بوو ئایا چ تەئسیرێکی هەیە لەسەرت کاتێک تۆ مێزەکەت گەورەیە یعنی هەنێک لە فەرمانبەر و توێتی من کە ئەڕۆمە پشتی ئەو مێزەوە یعنی غرورێک دروست ئەبێت غرورێک بۆ فەرمانبەرەکە دروست ئەبێت کەم بکرێتەوە هەم لەلایەنی نەفسی فەرمانبەرەکە و باشترا بۆ هاوڵاتی باشترا نسبەی زەوی ئەگەڕێتەوە لە بری ئەوەی تۆی مێزێکی زۆر گەورەجانێ با مێزێکی بچوک بێ با لە بری ئەوە گوڵدانرێت ئەڕۆیتە فەرمانگەیەکەوە لە ژوورێکە 5 مۆزەف دانراوە هەر لەش لەبەر مێزەکە نازانین بڕۆیتە کوێوە مێزی پێویستی پێنیە لە تەنیشتی ڕەفەیەکی بۆ دانێ ینی ئەم فەرمانبەرش پێویستی ئەڵێن هاوڵاتی قەرباڵغی دروست کردواتونەتە ژورە ناڵێ مێزەکان ناڵێ بەڕاستی مێزەکەیە اینجا لەگەڵ ئەوەش تو ئەم فەرمانبەرە دانیشتوە لە شوێنێکە هەموو شتەکە بڵاوکرا نەحەقیشی نییە 2 ڕەفەی بۆ دانەنراوە هەمووی کراوە بە مێز هەرچی فایلە لەسەر ئەم مێزانە هەڵیراوەتەوە چۆن تااقەتی ئیشی هەیە چۆن تااقەتی هەیە بە مڕوویەکی خۆشەوە بە مرتاحی جوابی هاوڵاتی بیاتەوە ئەی بەڕاستی شتانە زۆر لە ڕووی بەرزی و نزمیەکەوان هەروەکو لە پێشێکەکەشا باسم کە ئێستا بەڕێوەبەراتی هاتوچۆ بەڕێوەبەراتی پاسپۆرت کاچی هەر بە پێوە مامەڵەکان لە چوارچەوەی شوشێکە تەسلیمی فەرمانبەرەکەیەکی بەڵام زۆر جا فەرمانبەرەکە و دانیشتووە لە پشتەوە تۆ بە پێوەی ئەمە کاریگەری بۆ کامیان زیاترە طبعا بۆ هاوڵاتیەکە بۆچی بۆ هاوڵاتیەکە لە بەرەوەی تۆ یعنی ئەم فەرمانبەر هەیمەنی خۆی هەیە هەیبەتی خۆی هەیە بەسەڕاحەتن ینی تۆ ئەڕۆیت ئەم لە بەردەستا دانیشتووە تۆزێک شتەکانە هات تۆ ئەم لە بەرزایی و ئەڕوانی بەسەر ئەوە ئەڕوانیت بەسەر ئەوە و ئەگەر نە هەنی حاڵەتەیە هاڵێ پشتی ئێشێ نازانم چییە کورسێکی بۆ دانێ ئەوە ئاساییە ئاسایانی ئەو حاڵەتە لە زۆربەی وڵاتانی ژەیە کە فەرمانبەرەکە چونکە بە بەرداوامی ئەو فەرمانبەرە لەوێن ناوەستێ ئەگەر دیقەت بێ گۆڕانکاریان بەسەراکرێ ئەو کاتێکی زۆری هاوڵاتیەکە ڕوا ڕەنگە بە 2 دقە 3 دقە مامەڵەکەی خۆڕاییە کاتوەچێتە شوێنێکی بەسەوە فەرمانبەرە لە بەیانی تایوارە لەوێ بێ ناکرێت بە پێوە بۆ ناکرێت بە پێوە بۆسێ نە بەس من ئەوەی دیقەتمەوە ئەگۆڕێن فەرمانبەرەکانی ئەگۆڕن و تۆزە مەسافەش کەم ئەکاتەوە بەڵام وەکو لایەنی ئینسانیەکەی هەم بۆ ئەو کەسەگە لە بانی تا ئێوارە ئەو فەرمانبەرە لەو شوێنابێ نا زۆر زۆرە دەستەکان لە خۆشبێخات و بەناو زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ تەواوی زانیاریەکانە زۆر سپاس سپاس بۆ خات و بەنان عەبدوڕەحمان کە وەڕێزیان خوێندکاری دکتۆران لە دیزانی ناو تەلارسازی زۆر سپاس مادومان کردی بۆ ئێوە سپاس دەکەم بەڵێ عزیزان ئێسش دەچین چەندی منێکی ئاوارەکانی ئۆکرانیا دەبینین کاواری وڵاتانی دەوروبەری خۆیان بوون کە لە نێو بەفر و سەرما و سۆڵێکی زۆردان با بێکۆ بینەری بین.
بەڵێ ئازیزان ئێستاش ئەچینە لای کۆتا بڕگەی پرۆگرامی ئەمڕۆمان کە تایبەتە بە کوردستانی نوێ. ئەم ژمارەی بەردەستی من لە کوردستانی نوێ ژمارە 8599 کە 28/2/2022 من هەوڵەدەم لە گرنگترین ماشێتەکانی کوردستانی نوێتان بۆ بخوێنەوە. لە لاپەڕێکی کوردستانی نوێدا هاتووە حکوومەتی خزمەتگوزار و تەوافق کەمە بابەتێکە لە لاپەڕێکدا بڵاو کراوەتەوە. دیداری یەکێتی لە سەرەتای مانگی 5دا دەبەسترێت. دیداری یەکێتی ئەپدێتکردنەوەیە نەک فۆرمات. لە لاپەڕە دوی کوردستانی نوێدا وتەبێژی یەکێتی دیداری یەکێتی درێژەدانە بە ڕێبازی سەرۆک مامجەلال. پرۆژەی دیداری یەکێتی بەمەبەستی پتەوکردنی پرەنسیپی بەردەوامی نوێبوونەوە بە هانیشتیمانیەکانمان و ئایندەمان و وێناکردنی تێڕوانینێکی سیاسی و نیشتیمانی ڕوون و ڕەوان بۆ ئایندە دەبێت. هەر لە لاپەڕەتوودا هاتۆ سەردێڕی ڕۆژنامەکانی ئەڵمانیا لەبارەی جەنگی ئۆکرانیاوە چەند بابەتێکە و چەند سەردێڕێکی ڕۆژنامەکانی ئەڵمانیایە بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە سێدا هاتووە لیژنەی باڵای دیداری یەکێتی لە سلێمانی کۆبەوە. دیداری یەکێتی لە سەرەتای مانگی 5دا دەبەسترێت. لە لایەکی ترەوە باز لە خزمەتی باشتری هاوڵاتیانی سلێمانی بکرێت. ئەمەش بابەتێکە لە لاپەڕەسەی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. ئەکسپۆ دووبەی نیشتیمانی خەونەکان ئەمە بابەتێکە خەلیل عەبدوڵڵا لە لاپەڕە چواری کوردستانی نوێدا بڵاوی کردوتەوە. لە لاپەڕە 5دا هاتووە سیستەمی هەڵبژاردن کۆتا و کۆمیسیۆن پێویستیان بە گۆڕانکاری هەیە. هەر لە لاپەڕە 5 کوردستانی نوێدا هاتووە ڕێ لە ڕێبواران مەگرن. ئەمەش بابەتێکە ئالان ڕەوف بڵاوی کردوتەوە. لە لاپەڕە 6 کوردستانی نوێدا هاتۆ تورکیا هێزی نوێی ئەفریقا. ئەمەش بابەتێکە لە فارسیەوە ئەرسەلان حەسەن وەریگێڕاوە. لە بابەتێکی تردا لە ڕۆژاوا فەتحوڵڵا حسێنی بابەتێکی بڵاو کردوتەوە کارتەکانی هەسەردە بۆ دانوستانی نوێ. لاپەڕە 1 و 2 3 و 4 کوردستانی نوێ لە بەشێکی تایبەتە بە بڵاوکراو و ئاگاداریەکان کە لە کوردستانی نوێدا بڵاو کراوەوە. لاپەڕە 7 کوردستانی نوێ باز لە جیهانی دوای جەنگی رووسیا و ئۆکرانیا دەکات کە فەلاح کەریم نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە بابەتێکی تردا لە ناو ڕووداوەکاندا ئازاد ئیبراهیم ئەحمەد دەڵێ ئەزموونکردنی ڕووداوەکان. لە لاپەڕە 8دا هاتۆ بۆچی رووسیا هێرشی سەربازی دەست پێ کرد. ئەمەش بابەتێکە ڕەمزی سەعید نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە 9دا بەورێکی زامدار لە بۆسەی دوژمندا و لە لایەکی ترەوە شەهیدی فەرماندە ساڵح تەتوهەرکی کەمەش بابەتێکە لە لاپەڕە 9 کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لاپەڕە 10 هەر بە هەمان شێوە هەندێک ئاگاداری و بڵاوکراوەی. لە لاپەڕە 11 کوردستانی نوێدا هاتووە فەرهەنگی زاراوەی ئەدەبی و ڕەخنەی ئامادەکردنی کامۆ هەوێزی. هەر لە لاپەڕە 11دا هاتووە کتێب و ڕۆشنگەری. ئەمەش بابەتێکە سیروان هەما ڕەشید بڵاوی کردوتەوە. لە کۆتا لاپەڕی کوردستانی نوێدا هاتووە شاجوانی سعودیە جیاواز دەرکەوت. ئەمەش بابەتێکە کە بڵاو کراوەتەوە. لە لایەکی ترەوە بەرهەمە نوێیەکەی لە کەرکووک بڵاو دەکاتەوە کەمە هونەرمەندی گۆرانیبێژ بورهان محەممەد نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردوتەوە. لە کۆتا لاپەڕەدا هەر مۆسیقای ڕووسی قەدەغە کرا. ئەمەش بابەتێکە بڵاو کراوەتەوە. هەر لە کوردستانی نوێدا هەڵبەتە ڕۆژانە ستادیۆم هەیە بابەتی وەرزشی کە چەند بابەتێکی گرنگی وەرزشی تێدا بڵاو کراوەتەوە. ئەو کەسانەی کە وەرزشکارن یان ئارەزوی وەرزش دەکەن دەتوانن بەدەستی بخەن و بیخوێنەوە. ئەمە کۆی بابەتەکان بوو کە لە کوردستانی نوێدا من ئاماژەم پێدا و بۆ ئێوە خوێندەوە بۆم خستنە ڕوو. اینجا بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن. کاتێکی خۆش ئاسوودە بن. خواتان لەگەڵ.